ئەمن وەکو مۆزەفەتی وەکو دکتۆرێک لە خەستخانەی حکومی ئەگەر هەموو شتەکان متوفر وایە بیرم لەوەی نەدەکرێت بنم خێر خوازان وەرن خێرێ بکەن فەقیری هەیە با یارمەتی بدەیت ئەگەر کوردایەتێکە بەرهەمەکەی جوان باە دڵنیا بە خەستخانەی میهرەبانی دروست نەدەبوو دڵنیا بە ئەوەندۆنم ئازاری خەڵکی دیتیە ئەوەندۆنە ئازاری فەقیرم دیتیە میهرەبانی هەڵێن جراوی ئازارەکانی خەڵکی بووە ئەمن دەتانم برێم 3 ساڵ دکتۆری ئیخسایی بووم عیادەم نەبوو عیادەمدا نەنا نەچوومە کەرتی تایبەت ئیشی کرد تایبەتم نەکرد ئەمن هەموو مەراحیلەکانی ئیقامە قودمای واللهی ئەمن 1 دینارم لە خەستخانەی تایبەتی ئیش نەکرد باشە یعنی نەچوومە کەرتی تایبەتی ئیشێ بکەم چونکە ئەسڵەن طموحی پارەم نەبووە طموحی ئەوەم هەبوو کە خێرێ بکەم بەڵام خەستەخانەی حکومی کۆلاپز بوو قەپات بوو یعنی نەخۆشێک داهاتەکەنە من کۆمی هات بۆ دەرێ من جەڕاح بووم مەرحەمەک نەبوو لۆی بنووسم لەو خەستەخانەیە هەدە با بیستە دەرێ ئەمەلیاتی بیست بە نەمدەتانی لە بۆی بکەم ئێستا دەرن لۆ ناتانی ئەسڵەن ئەو پرسیارە جارێکیان حاکمەک لێی پرسییم گوتی گەر خێری دەکرێت لە خەستخانەی حکوومەتی ناکەیت چکە تیناگە لە ئیشەکەی لۆی ئەو قسەی کرد مەسەد ئەمنۆکو دکتۆرێکی جەڕاح لۆم هەیە لە مانگەکی 2 ڕۆژ عملیاتی بکەم لەکن حکوومەتی 28 ڕۆژ لۆم نییە عملیاتی بکەم لۆم نییە ناتان وەکو ئەوەی مامۆستایەکی ئینگلیزی ناتانی بچیتە مەکتەبەکەی کە ماروخان دەرسی ئینگلیزی برێتەوە دەبیت تربیە دایبنێتون و دەرسیە بی مەلایەک ناتانی بەکەی خۆی بستە سەر هەرمی بەرەی خۆتبەی بدا با مەلابیتر دەبی ئەو قاف دایبنێت دکتۆری ژوایە لە وەزارەتی و دایرە سەحە و جەدوەل هەیە و خشتە هەیە ئەتولۆت هەیە ئەو ڕۆژەی داوام بکە ئەدی ڕۆژەکان کە چ بکەم فلەبەر ئەوەی کە دەرمان نەبوو کە خزمەتگوزاری نەبوو کە نازی گریانی خەڵکی زۆر بوو بیرم کردەوە کاکە وەرن چونکە ئەم قەنەعەتم وایە وەکوی دکتۆر دلێت کەرتی تەندروستی بە 2 شێوازی جوان دەکرێت یەکەمینە لە ڕێگەی پەرلەمان بڕیار بدا دکتۆری تایبەتی و دکتۆری حکومی لێک جیاکاتەوە وەکو مەحامی چکە مەحامی دەبی لێک جێ ئیشێ بکە ئەوی مەحاماتی پێ نایبیتە مۆزەف دووەمینیان حکوومەت دەبی کەسی شەو لە شوێنی شاو بیتن